بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. سڵاوتان لێبێوەم کاتتان باش بینەرانی ئازیز بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکان با میوانداری خات و ڤارین سالار کە بەڕێزان شێوەکارن بەڵام ئەمڕۆ قسە و باسەکەین لەسەر دیزاینکردن بەگشتی. وچانێکی کوردوەرەگرم و ئاگەڕێمە وڵاتان. بەرهەمەکانی دۆلفینسی خوانەکانتان بەتامتر دەکات. دووبارە سڵاوتان لێبێ. پێش ناوبڕەکە ئاماژەم بەوە کرد کە ئەمڕۆ خاتونێکی جوان لای ئێمە میوانە، ئەویش خات و ڤارین سالارە کە بەڕێزیان شێوەکارن، بەڵام ئێستا زیاتر بەکاری دیزاینی جلوبەرگ و ئەکسسواراتەوە سەرقاڵە. ئەمڕۆ خۆشحاڵ بووین کە لای ئێمە میوانی خات و ڤارین بەخێربێی سەرچاو. سڵای خۆت بگێنە. سڵاو لە ئێوەی ئازیز، سپاس بۆ ئەم ستافە بەڕێزە و کەناڵی سلێمانی. دەستخۆشتان لە یەکەم و سپاس بۆ میوانداریتان. سپاس بۆ تۆش خات و ڤارین. خات و ڤارین، من ئەو خاتونانی کە هاتوون بۆ ئێرەوە زۆربەی ئەو کەسانی کە دەستڕەنگین بوون هەمیشە یەکەم پرسیارم ئەوەیە کە بزانم بیرۆکەی کارەکەی لە چیەوە سەری هەڵداوە بۆی ببێت بە ئاماژەیە خۆت ببێت بە ڕێگە خۆشگەرێک بۆ ئەو خاتونانی کە هیوایەکیانێ حەزێکیان هەیە سوودێک لە بیرۆکەکانی ئێوە وەربگرێ. بزانم سەرەتا بیرۆکەی کاری تۆ لە چیەوە سەری هەڵدا؟ چی بووە لە شێوەکاریەوە بوو یاخۆت لە مناڵی و حەز و خولیام هەبوو بۆ هونەر؟ بەڵێ. و کە ئەڵێ هونەر مەبەستم دەستی وێنە کێشانم هەبوو، حەزم بە وێنە کێشان بوو، حەزم بە پۆشینی جلوبەرگ و بابەتی ئەکسسوارات و ئەمانە زۆر زۆر هیوایەتم بوو. هاتە سەر ئەوەی کە چوومە کۆلێژی هونەرە جوانەکان و سپاس بەخوا لێ وەرگیرام کە ئەوە ئاواتی من بوو. لەگەڵ ئەوەیە کە تۆ خۆت داغڵ بە مەجالە هونەریەکە بوویت دەرفەتێکی زیاترت لە پێشە، بەڵام ئەوەی کە گرنگە هەدەفێکە لە مێشکی توێە، ئەتێ ببیتە چی، ئەتێ بۆ پاشە ڕۆژت چۆن کار بکەیت و چی لە مێشکت بێ. خولیای من ئەو بوو کە لە مەجای هونەری شێوەکاریە پەرە بە بوارەکەی خۆم بم. لەگەڵ ئەوەیە چۆن هەوڵ بەم مەجای فاشیۆن دیزاین تێکەڵ بە هونەری شێوەکارێکە بکەمەوە، چونکە هەردووکیان هونەرن و هەردووکیان بە هەرەیەک بوون لە ناو ناخ و لە خودی منە چەقیان بەستە بوو، بوونیان هەبوو. بۆیە هەر ئەو وای لێکردم کە زیاتر لەو ڕێچکەیە بڕۆم و بیگرم و بەرینێم هەتا ئێستا و سپاس بەخۆش. یعنی لە هەردووکیا نەوەستاوم و هەردووکیشیم چۆن ئەڵی هەم هونەری شێوەکاری هەم هونەری فاشیۆن و دیزاین کردومە بە کۆلێکشنێکوی تایبەت بە ڤاریا کاری لەسەرەکەم. زۆر باشیت پێشانگایە کارێکی تایبەتت هەبوو لە ڕووی شێوەکاری وشتەوە؟ وەکو بڵێن بابەتی شێوەکاری لە زۆربەی پێشانگا شێوەکاریەکان بە هاوبەشی بەشداریم کردووە. پێشانگای تایبەتی لەگەڵ چەند شێوەکارێک ئەوەشم هەبووە و لە پێشانگای سیمپۆزیۆمی جیهانی لەسەر ئاستی هەموو جیهان بەشدار بووم، لەگەڵ سیمپۆزیۆمیش لەسەر ئاستی عێراق بە هەمان شێوە. و بەڵام وەکو بڵێن مەجای دیزاین هێشتا پێشانگایکی تایبەت بە خۆمم نەکردوێتەوە وەکو نمایشێکی جلوبەرگ. بەعامەتەن بەشدار بووم، بەشداریم کردووە، هەلم ڕەخساند و بۆ چەند خانمێکی تر بتوانین بە کۆمەڵ پێشانگایەکی فاشیۆن بکەینەوە، بەڵام تایبەت نە. زۆر باشە سەرکەوتوبی. ئەی بزانم یەکەم کاری چنین و دوورمانت ئەو شتانە ساڵی چەند بوو، چۆن بوو، چۆن بۆ ئەو بڕیارت لە دروست بوو؟ خوێندکار بووم ئەو کات لە مەرحەلەی زانکۆ بووم، وانەی دیزاینمان هەبوو. بەڵێ. ئەوانەیە بۆ من ئیتر ئەو ساڵە حەزمە کرد هەموو ڕۆژێک هەر سێشەمان بێت و لە سێشەمان ئێمە دیزاینمان هەبوو.
یەکێک لە وانەکانمان لە ئەوە بوو کە هەر یەکێک هەر خوێندکارێک حەفلێکی تەنەکوریمان هەبوو جلوبەرگێک دیزاین بکات تایبەت بێ بەخۆی بە بیرۆکەی خۆی بێت ئەو کات من دیزایانی درێسێکم کرد جلی پرەنسیس هەر کەسە ئەبوو ڕۆڵی ئەو کەسایەتیشی ببینایە من هەموو ڕۆڵەکە بەرجەستەکردنی ڕۆڵەکە و هەم جلوبەرگەکە دیزاینکردنی لە ئەستۆگرت و خۆم کاری ئەبوو هەموو کارەکان خۆت بتکردایە ئەمەش حتمما واد لێکا کە تۆ مێشک و دەستت لەو شتەیە بجوولەکە خۆت حەزت لێیە لەگەڵ یا ئەکسسوارات ئەوە یەکەم دەستم بوو کە کارم لەسەری کرد و لەگەڵ یا ئەکسسوارات زیاترینی خەریک بووم بە دروستکردنی ئەکسسوارات بۆ سەرجلی کوردی بۆ سەرجلی مۆدا وام لات و کاکەوتینە بۆنەیەک مناسبەیەکم ئەبوو بەدوای ئەوە ڕام نەئەکرد بچمە بازار خێرا شتێکم دەستکەوێت دەستم نەکەێنە بیرۆکەیەکم دانا جلەکەم ئەکری بیرۆکەیەکم دانا چۆن ئەکسسواراتێک بەدەست دروست بکەم خۆم شتێک بکەم کە دەستی خۆمی پێوە یعنی جێدەستی خۆم بێت ئەوە وای کرد ینی وردە وردە سەرەتای کارکردنی من لە بواری دیزاین و فاشۆنە ئەگەڕێتەوە بۆ وەکوتم خوێندکاری زانکۆ بووم هێشتا زۆر باشە سەرکەوتوبی بە هیوای بەردەوامی خاتوڤارین ئەگەر هەڵەنە بە مامۆستاشی لەگەڵ ئەوەیە پێت چۆنە کە ئافرەت بە تایبەت یاخود هەر کەسێک خاوەنی کارێکی خۆی بێ ئەین تۆ لەگەڵەوەی کە مامۆستاشیت بەڵام هەر هەوڵ ئەیت ئەنی پێت چۆنە کە خەڵک هەوڵ با خاوەنی کارێکی تایبەت بەخۆی بە با بۆ نمونە مۆزەف نەبێت با بۆ نمونە ئیشێکی حکومی نەبێ ئەنی چۆن هەوڵ بات کە ئەو پیشەیە کە هەیەی حتمما تۆ کورسێکی زۆر هاتوۆتە بەردەمە بەڕێگرێکی زۆر هاتوۆتە بەردەمە بەسێکی ئەومان بۆ بکەیت ینی ئامۆژگاری چێ بوو کەسانی کە بیانەوێ کارێکی تایبەت بە خۆیان هەبێ لە پڕا نابن بەشت ئێمە بمانێ نەمانێت هیچ کەسێک بە ئاسانی هیچ شتێکی نایەتە بەردەست و لە پڕێکیشان نابیتە کەسێکی دیار یا کەسێک ناوبانکت هەبێت یا خاوەن پیشەیەکی خۆت ئەگەر تۆ هەوڵی خۆتی بۆنی کاری خۆتی بۆ نەکەی بۆیە ئەوەی کە گرنگە لە مێشکی توێە شتێک بچەسپێنیت بۆچی کار ئەەکەیت چ شتێک لە مێشکی توە لە دڵ و دەرونی توە ئەتەوێت کاری بەسەرکرد پەیامەکەت چییە یەکەم شت ئەوەیە کە ئەمەد هەبوو ئەبێ هەنگاوی بۆ بنی بەس ئەو هەنگاوە چۆن ئەنی هەنگاونانەکەشت ئەبێ ڕچکێکی خۆی هەبێ هەنگاوێکی ڕاست و دروست بنیت و سەربەرزانە کارێک بکەیت کە بتێنێتێ لە هەموو کارێکا چاود لەسرە بەس ئایا چاوەکان لەسرت بەرە و چ ڕێگایەک دەبن ئەبێ بزانێ ڕێگایکی ڕاست بگریتە بەربەرە و هەڵە نەڕۆیت و ئەبێت توانا و جوهدی خۆت بخەیتە کار ئەوە نەبێت دەستەوەستان بیت چکە ئێمە ئەگەر بمانێت دەستەوەستان بین دابنیشین شتەکان بێتە بەردەستمان هیچ شتێک نایەتە بەردەستی تۆ ئەگەر تۆ زەحمەتی نەچێژیت من بە حکمیەوەی کە مامۆستام وەکو پیشەی شێوەکارێکە مامۆستای هونەرم لایەکی لە قوتابخانەکانی شاری سلێمانی لەگەڵ ئەوەشە خولیای خۆم لە مەجای دیزاینەکەیە ڕەبتی بەناو خوێندنگەوە نیە کەواتە ئەبێت چی بکەم ئەبێ من بەدوای ئەو خولیای ڕاکەم کە هەمە بەدوای ئەو شتیا ڕاکەم کە ئاواتم بۆی خواستووە و ساڵانێکە کاری تیا ئەەکەم ئەگەر من ماندوو نەبم بۆ ئەوە ناگەمە ئەو پیشەیەم نابێت کە ئێستا هەمە لەگەڵش بەڵێ ماندوو ئەبیت زۆر زۆریش ماندوو ئەبیت ئەستەنگێکی زۆریەتە ڕێگات هیلاکەتە ڕاکەڕاکی ڕۆژانی ژیانتا وەکو هەموو زۆر کەسێک نیت بڵێ ئیسراحەتم و پاڵەمیاوەتەوە و بۆ نمونە کەسێ بەخێو مەکاو نا تۆ ئەگەر خۆت کارێکت بوێت ئەگەر هەموو هەندێک بۆ بەدەستهێنانی مادە شتەکە ئەکات هەندێکیش ئەڵێ بۆ بەدەستهێنانی ئەو حەزەی کە هەمە ئەم شتە ئەەکەم لە هەردوو بوارەکەیە با تۆ هەبووش بیت با تۆ شتەکانیشت لە دەور هەبوو بێت بەڵام ئەو شتێک کە لە ناختای بە خۆت هەڵپەی بۆ بکەیت خۆت هاوکاری خۆت بکەیت کاری بۆ بکەیت ماندووش ئەبیت بەڵێ بەڵام دواتر بەدەستێنانی کارەکەت ئەوە ئاسوودەیت پێبەخشێت چکە شتێکە لە خودی خۆتەوەیە لە ناخی خۆتا هەڵ ئەقڵێ ئەو بەهرەیە کە ماندوو شەبیتر هەستەکەی کە ئیشەکەی کرد ئەنجامەکەیت کە وەرگرت زۆر کات کە ماندوو ئەبم یعنی هەستەکەم هەموو جێستم ئەیەشێ بەس دوجار کە بیرەکەمەوە ئەڵێم ئەمە حەزی خۆمە خۆم ئەمە ئەەکەم ئەگەر بێت و باشە من تاقی ئەەکەم و ڕۆژێکدا ئەنیشم هەستەکەم ئەو ڕۆژە ناتوانم دانیشم خێرا ئەبێ شتێک بدەستمەوە لەم لالە و لاکەواتە خۆم وا خۆم فێر کردووە ئەبێت ئەگەروانەکەم ئەو خولیایی کە هەمە لە ئیشەکەما بەدەستی ناهێنم ئەو سەرکەوتنی ئەمەوێ هەوڵی بۆ بەم بەدەستی ناهێنم شتێک ڕێگریەک هاتە بەردەمم ئەگەر من چۆک دابم سەرکەوتو نابم لە کارەکەم ئەوەستم کەواتە ئەمانە هەموو یەتە پێشمان بەس ئەوەی بێ جورئەتت هەبێ توانە و هێزی خۆتت هەبێ بەبزانم خێزانەکە چۆن هاوکارت بوون خێزان و کەسە نزیکەکانت بەڵێ وەکو خێزانەکەم سوپاس بخوای گەورە زۆر زۆر هاوکارم بوون دایکم و باوکم هەر لە سەرەتا ئەوانیش کە مناڵ بووم یعنی کە بەهرەی هونەرم تیا بوو ئەدەواتی هونەریان بۆ ئەکڕیم ئەو بابەتانی کە پێویست بن بۆ مەجای هونەری
بۆیان ئەکرم ئەیان خستە بەردەستم زۆر شت هەبوو کە بەردەست نەبوو باوکم بۆی ئەگەڕایە دایکم کە لە زانکۆ بووم هەرچی ئەو پێداویستیانی لە ناو زانکۆ بەردەستم ئەبوو ئامادە بوو ئەوەش بەردەست نابوو ئەوان بۆیان ئاماداکردم چکە چەندێک خولیای خۆم بوو دوو ئەوە ئەوان لە پشتم بوون پێیان خۆش بوو زۆر ئەو ڕێچکەی کە گرتومەتە بەر وەکو ئێستش بە هەمان شێوە لە خوا بەزیابێت هیچ کاتێک ڕێگریان نەکردوم خۆشە ئینسان خێزانەکەی هاوکاری بێ پشتی بێ چکە مەسەلێک لە چەپڵە بەدەستێک لێ نادرێ ئەکی تۆ گەر خێزانت هاوکارت نەبن ناتوانیت بەتەکید وایە پشتگیری خێزان زۆر زۆر گرنگە بەتایبەتیش تۆ ئەگەر بزانیت ئەو ڕێچکەی کە کچەکەت ئەیگرێتە بەرکە ئەو خانمە ئەیگرێتە بە ڕێگایەکی هەڵە نەبێت بزانێت چی ئەکات و خۆشت ئاگاداری هەنگاوەکانی بی ئاگاداری بەرنامە و پلانەکانی بی لەگە ڕێزما هەندێک باوکان برایان دایکان کە ڕێگری منداڵەکانیان ئەکەن یاخود خانمێکاڵێ ئافرەت نابێ بچێتە دەرەوە ژن نابێ کار بکە بەڵام ئەگەر تۆ بزانی مەبەستەکەی چییە هەدەفەکەی چییە ڕێگاکەی ڕاستە یا هەڵەیە ئەگەر ڕێگایەکی هەڵە نەگرێتە بەر و هاوکاری بیت قیچێکە زۆر ڕاستە هیوای تەمەندرێژی بۆ خێزانەکە تەخوازم دایک و بۆکە بەتایبەت شەڵات تەمەندرێژە بنەر سەرکەوتوو بن ڤاریا خامزانم تایبەتمەندیەکانی جلی کوردی یاخود خەسڵەتەکانی جلی کوردی چ جیاوازێکی لەگەڵ جلوبەرگی نەتەوەکانی ترە هەیە تایبەتمەندیەکانی جلی کوردی لە چیایە و ئێمە جیاوازین ئەگەر بۆ نمونە جلەکەمان جیاواز بێ لە جلەکانی دیکەی نەتەوەکانی تر هەر نەتەوەیەک کللتورێکی تایبەت بەخۆی هەیە جلوبەرگێکی کللتوری ڕەسەنی تایبەت بە میلەتەکەی خۆی هەیە بەڵام ئەوەی کە ئێمە جیا ئەکاتەوانێ لەوان جیاوازی دیزاینی جلوبەرگەکەمانە کە ئێمە کەوا و کراسە یاخود هێلک و کراسە سەڵتە و کراسە سەر و کڵاومان هەیە ئێکسسواراتمان هەیە ئەم وردەکاریە لە ناو ئەم جلوبەرگەی ئێمەیە تایبەتمەندێکی خۆی هەیە ڕەسەنایەتێکی خۆی بۆ خانمانی کورد جێخۆشکەر کردووە و پۆشاکەکەمان هەم لە ڕووی ڕەنگەوە هەم لە ڕووی زۆرینەی پارچەکانەوە لەگەڵ وڵاتانی دیکە جیاوازی هەیە چونکە من سێرچم بە دوای پۆشاکی جلوبەرگی نەتەوەکانی ترا کردووە هیچ جلوبەرگی هیچ نەتەوەیەکم تەعاً هەریەکە جوانی و تایبەتمەندی خۆی هەیە ئێمە ناتوانین بڵێن جلوبەرگی و نەتەوەی ناکاتێک کە سەیرەکەی یعنی دڵخۆشە بی بەوەی چەند خۆشە هەر نەتەوەیەک مۆرکێکی تایبەت بەخۆی هەیە بە جلوبەرگی خۆی ئەناسرێتەوە لەگەڵ ئەوە سوپاس بەخوا میلەتی کورد بێبەژنیەلەوە بەڵام ئەو پۆشاکەی ئێمە کە سەیرەکەی ئاڵوەڵای زیاترە پارچەی زیاترە ئێکسسواراتە هەر خۆمان حەزمان بەوەیەکە زیاتر شتەکەمان بڕازێنینەوە شت زیاتر بکەین بە خۆمانەوە و یعنی تایبەتمەندێکی جیاوازی هەیە لەگەڵ ئەوانە زۆربەی پارچەی نەتەوەکانی تر یەک پارچەن یا بۆ نمونە دوو سێ ڕەنگن بەکار هاتوون لە جلوبەرگی ئێمە محەددن و کەمێک نزیکن لە پۆشاکی دەرەوە یعنی پۆشاکی جلوبەرگی ڕۆژانی ئاسایی بەس جلوبەرگی ئێمە بەڵێ جلوبەرگی کوردی ئێمە زۆر زۆر جیاوازی هەیە لەگەڵ جلوبەرگی مۆدەیە فەرقەکەی زۆر زۆرە جیاوازەکەی بەرچاوە زۆر خانومانەیە و ئیتر ئەها ناسک و نازدار و خانمان خۆیان پێوە ئاڵواڵا ئەکەن زۆر زۆری فەرقە لەگەڵ جلی مۆدەیە زۆر ڕاستە باسی ئەومان کرد جیاوازی جلوبەرگی کوردی لەگەڵ جلوبەرگی نەتەوەکانی تر بزانم جیاوازی ستایلەکان و دیزاینەکانی خاتوڤارین لەگەڵ دیزاینەرەکانی ترا چیە خۆ لەگەڵ بابەتەکانی ترا چیە لەگەڵ بابەتی بۆ منە خاتونێکی دیزاینەری تراچی ئای تۆ بڕاندێکی شتێکی هەیە کە بۆ نمونە خەڵک یەکسەر بزانێ بڵێ ئەمە بۆ نمونە ئەمە نەخش و دیزاینی خاتوڤارینە شتێکی تایبەت بە خۆت هەیە لە هەموو بابەتەکانە بەکاری بێنیتەوە بۆی مۆرکێکی تایبەت بە خۆت یان کار لەسەر چی ئەەکەی زیاتر من عامەتەن کار لەسەر هەموو مەوادەکان ئەەکەم جلوبەرگی کوردی بە مەوادێکەوە نەبەستراوەتەوە کارەکانی کە لەسەری ئەو دیتەلسانی کە بەکارهێنرێت مۆرووە مرواریە زەنیانەیە نەقێمە مۆروی شوشەیە مۆروی باغەیە ئیتر هەموو بەردا هەموو ئەو بابەتانە تیای بەکارێت لێرە من قسەیەکم هەیە ئەڵێم بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک خانمی زۆر زۆر کە بڵێم زیاد لە پێویستیش ئێستا هاتوونەتە نێو بوارەکە من بۆ ئەڵێم بە خۆشحاڵیەوە لەبەرەوەی خودی خۆمەک و ژنێک پێم خۆشە کە خانمان کار بکەن کە خانمان ئەوەی لە دەستیانایە و لە ناخیانایە دەری بخەن بەڵام وەکو خۆم هەر کەسەشیان زۆربەی زۆریان بڵێ ڕێچکەیەکی تایبەت بەخۆی هەیە وەکو ڤاریا ستایلیش هەر ڕێچکێکی تایبەت بەخۆم هەیە منیش ئەویش ئەوەیە کە زیاترینی من کار لەسەر مێشک و ناخی خۆم ئەەکەم بە حکمی بڵێم هەندێک کات ئەڵێم لەوەیە من
لە کەسێکی کە جیاوازەکەم ئەو بێت کە دەستی وێنە کێشانم هەبێ زۆر ڕاستە، زۆر دائەنیشم هەیە. چۆن بڵێ تابلۆیەک ئەکێشم سکێچێک ئەەکەم بۆ جلوبەرگی کوردی بۆ نەخشەکان بە هەمان شێو ئەوە دووبارە ئەەکەمەوە یعنی بە مێشکی خۆم ئەمێ شتێک بێت خۆم دایبڕێژم نەخشەکە بە زۆرینەی خانمەکانی تر کارەکانیان زۆر زۆر جوانە و زۆرجی دەستخۆشین بەڵام دووبارە بوونەوەی پێوە دیارە کاڵی دووبارە بوونەوە نەخشەکان وەکو یەکن زیاتر ئەچنەوە سەریەک منیش بە هەمان شێوە تۆ هەندێک کات تەڵەبی چەند خانمێکت هەیە ئەڵێ من ئەوەم ئەوێت ئەوە ئەبێ وابێ شتەکان لە خۆی وەرەگری بەس ئەو خانمانەی کە خودی خۆم سەرپشک ئەکەن نەخشێکیان بۆ بکەم بڵێ من حەقم نییە تۆ خۆت بەپی من شتێکم بۆ بڕخسێنە نەخشێکم بۆ بکە ئەوە مندا ئەنیشم بە مێشکی خۆم نەخشەکەی بۆدا ئاڕێژم لەسەر ئەوانە زۆر پەیوەندیم پێوەکراوە مەسەجم بۆ هاتووە کە ئەوە جیاوازی تۆیە یەکسەر هەستی پێکراوە چکە من نەخشێک نییە دووبارە بێ ئەمە شتێکە وەکو کارێکی زەغرەفی تێکەڵکردنی چەند هوەرێک چەند نەخشێک چەند ڕەنگێک بەیەکەوە ئەمە جیاوازی بڵین کارەکەی منە وەک لەوەی ئەوانی تر زۆر دووبارە نییە خاتوڤارین بەسێکی میشانەما بۆ کەی زیاتر وت ئیش لەسەر سەر و کڵاو ئەەکەی ئیش لەسەر هەموو بابەتەکانی جلی کوردی ئەەکەم ئێستا ئەوەی بەردەستی تۆ زیاتر ئێستا مۆدی سێتە بە سێت کارەکان کەین بۆ خانمان بۆ نمونە ئەوەی دەستی تۆ ئەوە سەر و کڵاوێکە ئەم سەر و کڵاوە زۆر زۆر مۆدێرنەیە لەبەر ئەوەی هەموو مەوادەکانی مۆدێرنن و ڕەنگەکانی ڕاوپڕە لە ڕەنگ یای بەکار هاتووە لەگەڵ ئەوەیە پشتوێنەکەی و ملوانکەکەی بە هەمان شێوە سێتە لەگەڵیا ئەم پارچە ڕەشەی بەردەستە ئەمە هێلەکەکە کردومە بەسێت لەگەڵ کڵاوەکەیە شەرنی ئێمە ئەو جلوبەرگی لەبەر یەکەین پارچەکان جیاواز بێت هەندێکا دەتوانین پارچەکان دەمچقینەوە بەیەکەوە وەکو ئەو سێتەی خۆت کە ئێستەمەی کە خۆم کە سێتە بڵین کردومە بە مۆدێلێک کڵاوەکەم و هێلەکەکە و چەفتەکەی کۆڵوانەکەی یەک پارچەیە سێتە ئەو چەفتەیە بە هەمان شێوە هەمان قوماشی چەفتەکە یاخود کۆڵوانەشی پێ ئەڵین لەگەڵ کڵاوکە هەمان قوماش بەکار هاتووە یعنی بە قوماشی کۆڵوانەکە کڵاوەکەم تەغلیف کردووە پاشان ئەو گوڵینکەی کە دراوە لە دەوری کۆڵوانەکە هەمان ئەو گوڵینکەی دراوەتەوە لە دەوری سەر و کڵاوەکە باشە من سەرکەیە ئەمە گەورەیە قاڵبی کڵاوەکان گەورەیە چونکە تۆ بێ حسابی ئەوە بکەیت هەندێک مشتری کڵای بچووک لەسەر ناکە عادەتەن کە کڵاو بەکارێنن نانوێت لە تەپڵە سەریانە بوەستێ ئەوێ جوان قپال بکاتەوە بە سەریان ئیتر هەشە بەپی قالبی سەری خۆی چکە ئەنواع قیاساتمان لە بەردەستا ئێمە لە دوکان بەپی قالبی سەری خانمەکە کڵاوی بۆ بڵێن ئەو شتەی بابەتی کە داوایکە بۆی دروست دەکەین شتێکەکری ئابەمەوە چیە ها بڵێن وەکو چەون و زەین چەفتەیە ئەو قماشێکی نانا قماشێکی درێژی پێوە ئەکرێت و وەکو تارا بڵێ کە تارای پێڵێن ئەوە نازام زانیاری نیە لەسەر ئەوە قماشی برنجۆکە زیاتر قماشی برنجۆک بۆ ئەو بەکارهێنرێ پیاویەتە خوارەوانە هەیە پێوەی ئەنووسێنێ هەیە ئەیا بەسەر شانیان ئەو پێڵێن چی نازانم قژەکەوە شتێکی پێوەکەن چی پێڵێنەوە من زانیاری نیە لەسەری بەس ئەم ساڵ بینی مەلەیەک دوو دیزاینیا جوانە ئەوەی کە هەر وەکو تارای عنێک بەکارهێنێت قماشی برنجۆکە بەڵێ ڕەنگی برنجۆکە ئەنواع ڕەنگی هەیە ڕەنگی سادەی هەیە و ئەلوانیشی هەیە ئیترەکێتە سەر تەڵەبی خانمەکە ئەڵێ بەجیا بۆم بکە خۆم پرچی پێ ئەبەستم یا بەسەر هەیە لە چکە کات بەسەر لە چکەکەی هێنێتە خوارەوە هەشە ئەڵێنا لە ژێرەوە بە کڵاوەکە و بۆم ببەستە بۆ ئەوەی یەکسەر بە کڵاوەکە و تاقم بێکە ئیکاتە سەری ئەم ساڵ مۆدیلی سەر و کڵاو کڵاوانە زۆر مۆدیلی هاتبوو مۆدلێکی کەشمان ئەم ساڵ زیاترینی کراسی تقریبا مۆدلەکەی بادینیە چرچێک لە منطقی کەمەریایە هەیە ئەوە زۆر زۆر مۆدلی بوو کە فەقییانەکەشی بە ساڵتەکەەوە نووسابوو یاخود بە کەواکەیەوە نە ئەکرایەوە سەر کراسەکە ینی زیاتر ئەم ساڵ کراسەکانیان بەبێ ئەوە ئەکرد بەبێ فەقییانە و بەڵێ بەڵام من وەکو خودی خۆم ئەوەی کە ئەو خانمانی کە داوای کارەکان لە خۆمان ئەکەن من هەر لەسەر ستایلە کۆنەکە ئەڕۆم هەر لەسەر بڕینە کۆنەکە لەسەر بڕینە کۆنەکە و وەکو بەرگی ڕەسەنی کوردەوەی کە ئێستا لەبەری توایە بە سوپاسەوە ئەمڕۆ خاتوڤانە سپۆنسەری جلوبەرگەکانیشی بۆ کردم دەستی خۆش بێ من خۆمەر حەزم لەم بڕینە کۆنەیە خاتوڤارینانی ئەدایمە خەر خەیاتێک بە دەستخۆشی بۆ مەدوریا لە چۆن بۆ بودورم ئەڵم لەسەر بڕینە کۆنەکە ئەگەر 2 مەتر بێ قوماشەکە مەترێکی بۆ بکە بە فەقیانە حەزم والێ حەزم لە کراسی تۆزیە گەورە و فەقیانەی گەورەیە زیاترینی هەر لەسەر بڕینە کۆنەکە ئەڕۆین ئێمە چکە ئەو بڕینە کۆنە ئیتر ئەو مۆرکە کلتوریەی خۆی دیارە جلوبەرگە ڕەسەنەکە خۆی دیارە بەس کە تۆ گۆڕانکاریەکەت یا کرد ئەچێتە قاڵبێکی تر بەڕاستی جیاوازێکی پێوەیە لە جلوبەرگی کوردی شاکە ئێمە وتمان جلوبەرگێکی ڕەسەنی کوردی نای خۆی بەخۆیەوەیەتی نابێ کار لە گۆڕێنی دیزاینەکە یا بکەیت خاتوڤارمزام ئەم مەوادانی کە باسی کردوتە ئەمە
مرواری و زەنگیانە و ئیتر ئەو شتانی کە بەکاری هێن ئێستا مۆدیلی ئەم لیرانەیە وانە زۆر شت بەکاری بزانام ئەم شتانت ئەم مواد و شتانت لەکوێ دەسەکەوێت لێرە ئەیکڕی یاخود بۆ دەنێرن کوالیتی بەرهەمەکانە شتەکانت چۆنن لە ئیشێکە بۆ ئیشێکی کە ئەگۆڕێت بەپی تەڵەبیاتی مشتریش ئەگۆڕێت چونکە تۆ مشتری هەیە بەپی ئیمکانێتی مشتریەکە کار بکەیت ئێستا ئەو کڵاوی بەردەستی تۆ وەکو نرخەکەی گران ئەەکەی بۆچی لەبەر ئەوەی هەموو ئەو مەوادانی کە لە یا بەکاراتۆ بەردی عقیقا بەردەکان گرانن مۆروی شوشە گرانە کوالیتیان بەرزترە کاتە لەو کاتەیە هەم نرخی کارەکەش بەرز ئەبێتەوە مەجبوریت لەبەرەوەی تۆ مەوادێکت بەکارهێناوە کە بە مەدەل حیات تێک ناچێت و هەمووشی بەردە بەڵام مۆروی ئاسایی و باقە و ئەو شتانە بەکاربێنیت ئەمانە نرخەکەشیان کەمترە و کوالیتی بەرهەمەکەش ئەو تۆ نییە بڵێ بەڵێ و هەروەها مەوادەکان هەمووی لێرە بە خۆشحاڵیەوە بەردەستە لە سلێمانی هەیە لە قەیسەری نەقیب لە چەند دوکانێکی تر کە من شتیان لەلا ئەکڕم بەڵام لەگەڵ ئەوشان پێشتر سەفەرم کردو لە ئەو بابەتانی زیاتر قماشی دیار و ئەو قماشانی کە نەخشی چنراویان لە سەرەکی هیندستان و وڵاتی دووبەیە لەبەرەوە ئێمەش زۆرینەی مەوادەکان هەر لە هیندستان و وڵاتی ئیمارات بڵێن لە ئیماراتەوە بۆمانێت بەس خۆشم سەردانم کردو وەجبەیەک مەوادی ئێستا و کڵاوە هەندێک مەوادی تیاکە لەبێ هێناومە لەگەڵ خۆم کۆمەڵێ مەوادم هێناوە ئیشم لەسەری کردووە بەڵام هەر ئەو مەوادانش لێرەش بوونیان هەیە یعنی ئەوە نیە بڵێ پەکت بکەوێت لەسەر شتەکان بەس حتمما کوالیتی ئەوان بەرزترە وەک لەوانەی کە لە ئێرانەوە یان لە تورکیاوەیەت جیاوازە کوالیتیەکەیان خاتوڤارین کورسی ئەم کارەی تۆ هەستەکەم کورسێکی زۆری هەیە چونکە هەمووی شان و مل و وردەکاری چاو و لەگەڵ ئەوەیە چۆنی ینی کاتێکی تایبەتیت بۆ داناوە یان دوای ئەوە چی ئەەکەی چونکە هەست دوورمانێکی بەسی دەکەی سێرەکی چاوتێشە یان سەردێشە ملتێشە بۆ ئەوە چی و کردوانی پێشتر من لە ماڵەوە کارمە کرد کارەکەم لە ماڵەوە زۆر عەزێتی ئەیام هەرچەنە تۆ بە ئیسراحەت لە ماڵەوەی ترکاتی ئیشکردن و چێژ لێنان و ماڵ و مناڵت هەمووی جیاکە بەیەکەوەیە یعنی شتەکانت کاتی خۆی بۆ دائەنی جیات کردوێتەوە بەس زیاتر هیلاکت ئەکا لەبەر ئەوەی لە ماڵەوە زیاترینی لەسەر کارەکەتی هەستایت ئیشێکت کردێک ڕێگەیتەوە سەری زۆر ئەوەکەی بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە بۆ تیکێکی خنجیلانم داناوە کاتم پێبەخشیوە کە لەو کاتە تەواو بووم نایهێنمەوە ماڵەوە چونکە مەجبوریت ئەگەر ئیشەکەت تەرخان نەکەی کاتەکەی تەنزیم نەکەی ناتوانانی تۆ بەردەوامکاری لەسەر بکەی چونکە شان و ملتێشێ پێوەی چاوت یعنی چاوم کەس بووە بەڕاستی چاوم پێوەی داناوە زۆر ماندووت ئەکا فەقەراتی ملە سەر ئێشەیە هەموو جسمت لەگەڵی ئەجوڵێ قورسایەکی زۆری هەیە بە تایبەتی لە بۆنەکانە ئێمە ئەو اینجا یعنی احترامەن هەندێک لە خانمان هەتا نزیک بۆنەکەی نەببیری ناکەوێتەوە پەلەپەلێکی زۆرت لێکە کاتی درومان ئاساییە کاری درومان زوو تەواو ئەکرێت ئەتوانی کاتێکی پێ ببەخشیت و خێرا بەرگ دوور بۆی تەواو بکە بەڵام وەکو ئەم ئیشە چنینەی ئێمە کاتی ئەوێ یعنی ناتوانانی تۆ لە 3 ڕۆژ 4 ڕۆژە کەوایەک تەواو بکەی وەختی ئەتوانی تەواوی بکەیت ترەبێت تۆ هەموو 24 ساعتەکانی ئەو ڕۆژەت بێ بەو کارە زۆر ماندوو ئەبی زۆر هیلاکەبی پێی چکە وردەکاریە دەنکێک مۆر و قیاسەکەی چەنە ئێتۆ دەنگدایەکتیت لە زەنیانەیەک مۆرویەک نەقێمێک پولەکەیەک لە کەوایەکایە لە سەڵتەیەکایە یعنی مەسافەی زەنیانەکە کەمە زۆر وردە بەڵام مەساحەی قماشەکەت زۆرەکە ئیشی تیاکەی ئەو شتش کە ئەیهێنی دەنگ ئیشی لەسەر ئەەکەی بۆیە زۆر یعنی ماندووبوونی زۆرە و حەقی ئەو بەرامبەرش کە لە ئەنجامی ئەو کارەوەری ئەگریت دەرحەق بە ماندووبوونەکەت نییە بەڕاستی ماندووبوونی زیاترە وڵا ڕاستەکە بەس ئەوەیە ئەگەر ئەو خانمە لەسەر حەز و خولیای خۆی کار بکات ئارەزوی خۆی بێ باوەڕێکی چەنێکی لاکەبی کە جلێکم تەواو ئەەکەم ئەوەندە خۆشحاڵ ئەبم کاتێک خانمەکە لە بەریەکات بەدڵی ئەبێ دەستخۆشی لێکا ئیتر ئەڵی ئەسڵەن تۆ ئەو ئیشە نەکردو هیلاکەتەکەت هەمووی ئەڕوا زۆر ڕاستە خاتو ڤارێمزام خۆت بەپێی ئەوەی کە شێوەکاریت و کاری شێوەکاریت کرد و لەگەڵ ڕەنگات چۆنی ئەو ئیشی ڕەنگ زۆر دیزاینەر لەگەڵ ڕەنگە عنی زۆر ئەناسرێتەوە کاری لەسەر ئەکان بە بەکارهێنانی ڕەنگەکانە و کارەکانی منیش سپاس بۆخوا ئەمەی کە ئێڵم لەسەر ئەو دەستخۆشیانەیە یاخود ئەو پرسیارانەیە ئەو مەسجانەیە ئەو تەلەفۆنانەیە کە بۆم هاتووە لەسەر ئیشەکەم تایبەتمەندی ڕەنگ لە لای من لەسەر ڕێکخستنی ڕەنگەکان زۆر بە وردەکاری ئیش ئەەکەم چونکە هەموو ڕەنگەکان جوانی خۆی هەیە
ناسکی خۆی هەیە بەڵام ئەبێ بتوانیت هاوڕێیانە ڕێکیان بخەی بیان گونجێنی بەیەکەوە نەک هەڕەمەکی ئەم لەگەڵ ئەو لەگەڵ ئەو لەگەڵ ئەو بەیەکە تۆ کاتێک کە کۆمەڵێک ڕنگڕێک ئەخەیت ئەبێ بزانیت ئەو تەنسیقا چۆن کۆ ئەەکەیتەوە ئەگونجێن بەیەکەوە هەموو ڕەنگەکان جوانن بەڵام هەمویان بەیەکەوە لێ کاتا دەمچکەی بەیەک نەخێر هەریەکە ستایلێکی خۆی هەیە هەریەکە تایبەتمەندی خۆی هەیە لەگەڵ چیا ئەگونجێت بۆ چ ساتێک ئەگونجێت بەپێی وەرزەکان جیای ئەەکەیتەوە بەپێی بۆنەکان جیای ئەەکەیتەوە بەپێی پۆشاکەکان جیای ئەەکەیتەوە ئەو دیتەلسانی کە ئێمە چنین بۆ سەر قماشەکە بەکارێنی ئەوەش ڕەنگەکەی هەر کاریگەری خۆی هەیە مثال بۆ نمونە ئەم جلانەی من لەسەر چ بەنەمایەک ئەم جلانت بۆ من ڕێخستۆ ئەم ڕەنگە کاتێک کە من قماشێک هەڵ ئەبژێرم ئەو تەختی کە هەڵی ئەبژێرم بیر لەوە ئەەکەمەوە ئایا ئەمە ئیشی چنینی لەسەر ئەکرێ ئێمە باز لەواکەین کە کاری چنینەکە واتە لەسەر شێوازی قماشەکە کە بزانین چونکە تۆ قماش هەندێک قماش هەیە هەتا بەیانی کاری لەسەر بکە مەوادی بخەرە سەر ئەو نەخشە دەرناکرێت جوانێکی خۆی نابەخشێ کەواتە من کاتێ بیرۆکەیەکم دانا بۆ سەر ئەو قماشە نەخشێکی بۆ بکەم ئەبێ ئەو نەخشە دەربکەی لەسەر قماشەکە وەکاتی ئەو مەوادەی من وەکو خودی خۆم کە بەکاری ئەهێنم لەسەر قماشەکە ئەو مەوادە بە شێوازێک بەکار ئەهێنم بتوانێت لەگەڵ زۆر جۆری ڕەنگی ترا بەکار بهێنرێ بۆ نمونە ئەو جلانی بەریتۆ دوێنش کە هەڵمامژار قسەمان لەسەری کرد وتمان کراسی زیرەی لەگەڵا بەکار هاتووە کراسی زەردی لەگەڵا بەکار هاتووە جگە لە زیرەیەەکە ئەوە بۆ وتمان با ئەمجار شینیشی لەگەڵا بەکار هاتووە چونکە ئەو ڕنگانی کە لە ناو کەواکەیە لە ناو مەوادی چنینەکەیەتی هەموو ئەو ڕنگانە تۆتوانین لەگەڵ یا بەکاربێنیتەوە ئەمە ئەبەسترێتەوە بەچێوە ئەبەسترێتەوە بەو ئەساسی سەرەتا ڕەنگەکانت بۆ داڕشتووە کە دواتر چی لەگەڵێکا بگونجێ ئەو بوو ئێمە وتمان با ئەم ڕەنگە تاقیکەینەوە لەگەڵیا چونکە ئەم ڕەنگەمان لەگەڵ بەکارنێنا و لە هەمان کاتیشە ڕەنگەکە ڕەنگی لەو جۆرە هەیە لە ناو کەواکەیە ئەگونجێتەوە لەگەڵی بۆ نمونە باسی ئەوت کرد پێم خۆشە بزانم ئەو کەسێک کە شتەکەی نەکات بۆ چی لەبەر ئەکرێت بۆ منە مناسەبەکە چییە ڕەنگی پێستی کەسەکە باسێکی ئەو بکەیانی ئەگەر هەر کەسێ مەسەن دوو قماش بێنێ بۆ تۆ خۆت ڕێی خۆت پێی ئەڵێ ئەم قماشە بۆ ئەو باشنیان ئەم شێوەی لەگەڵ پێستی تۆیان ناگونجیان ئەو مناسبەیە کە ئەوڕێ ئەم جلەی بۆ نابێ باسێکی ئەوم بۆ بکەیت عادەتەن ئێمە دوو جۆر پێستمان هەیە پێستی کاڵمان هەیە پێستی تۆخیشمان هەیە پێستە تۆخەکان خۆی تۆخە هەتا بێت و ڕەنگی تۆخ بەکاربێنێت ئەو پۆشاکە تۆختری ئەکات و لەگەڵی ناگونجێت شکل و شێوەی ئەگۆڕێ کەسە کاڵەکان ئەگەر قماش و ڕەنگی کاڵ بەکاربێنن زیاتر کاڵیان ئەکاتەوە کەواتە ئێمە بێ عەکسەکە بەکاربێنین شتێک بەکاربێنین ئەگەر بە چەند تۆنێکیش بێت لەگەڵ ڕەنگی پێستی خۆمان گۆڕانکاری هەبێ بەپێی باڵای کەسەکان بە هەمان شێوە بەپێی قەڵەوی و زەعیفی بە هەمان شێوە ئەمانە هەمووی گۆڕانکاری خۆی هەیە جیاوازی بڵین لە هەڵبژاردننی جۆری قماشەکانە قەڵەویت پڕبیت ناتوانێت قماشی پڕ زەغرەفە و هێڵکاری بەکاربێنیت ئەگەر زەعیف بیت قماشی زۆر زۆر سادە بەکارنێنی قماشە قەرباڵغەکان بەکاربێنیت یعنی شتەکان شێوازی خۆی هەیە بۆیە زۆر کەس هەیە کە ئەیهێنێت پرسەکات ئەڵێ ئایمە لەگەڵ منە ئەگونجێت بگونجێ پێی ئەڵێم نەگونجێت پێی ئەڵێم هەشە پێشتر خۆم سەرپشک ئەکات ئەڵێ چی بێنم هەشە خۆی ئەڵێ و پێستی من ئەوە باڵای من خۆت شتێکم بۆ هەڵبژێرە یعنی ئەبێت و ورد بیت لەوەی کە چی بۆ بەرامبەرەکەت ئەگونجێت لەسەر ئەو ئەساسە کاری بۆ بکەیت بۆ جلی مۆدەش بە هەمان شێوە جلی مۆدەش بە هەمان شێوە جلی مۆدە گرنگترە لەبەرەوەی ئێمە ڕۆژانە جلی مۆدا پۆشین ئەبێ بزانین ئەو جلو بەرگا چیمان لەگەڵ ئەگونجێت چی لەگەڵ جسم و لە شولاری منە ئەگونجێت ئەتەکێتی شوێنەکان بازارکردن جلێکی تایبەت بەخۆی هەیە ئەم بەرنامەی تۆیە شوێنێکی ترا کافتریایەکە سەیرانێکە ماڵانێکە میواندارێکە لەگەڵ هاوڕەکانت میواندارێکی خێزانیە هەر یەکە ئەتەکێتێکی تایبەت بە ڕەنگ و بە پۆشینی جلوبەرگی هەیە ناتوانین شتەکان تێکەڵ بکەین زۆر ڕاستە ئەم ساڵ نمزانی وسم حەزم کرد بزانم ئەم ساڵ مۆدیلی چ ڕەنگێ بوو ئەم ساڵ مۆدی پەمەیی مۆر زۆر زۆر بوو پەمەی و مۆر جوان نیشۆڕێکی حەزم لە پەمەیە بس حەزم هەڵکێش ماشاءالله هەر پەمەی لەگەڵ سازەکە دەرمان زۆر زۆر جوانە دەستە خۆش بێ خات و ڤەریا پێم خۆشە بزانم چۆن هاوکاری خانمان ئەەکەی بۆی لەم ئیشەی تۆ سوود وەربگرن ئەو بزانم دەوراتت کردوێتەوە من لەسەر دوو تایپ ئیشم کردووە یەکەم وتنەوەی سیمینار بۆ خانمان سیمینارەکە ئاماژە بوو بەوەی کە ئێمەی خانمان
چۆن ستایلی تایبەت بە خۆمان هەڵبژێرین بۆ ژیانی ڕۆژانەمان ستایلی تۆ هەر دەرەوە نیە لە ناو ماڵی خۆشتە ئەبێ گرنگی بە خۆت بی گرنگی بە پرچت بی بە پێستت بی بە جلوبەرگی ڕۆژانت بی ئەوە نییە ئێمە لە ماڵە و قژمان تەماتاکەین و ئەیبەستین و بەزەچینە دەرەوە نیو سەعات سەعاتی خەریکی مەیکەپ و ڕێخستنی جلوبەرگەکانمانە بین خانمان گرنگە لە هەموو کات و بوارەکانان گرنگی بەخۆیان بن سیمینارەکەم تایبەت بۆ بەوەی کە چۆن جلوبەرگی ماڵەوەت ڕێک ئەخەیت هەڵبژاردننی بۆ ئەەکەیت چۆن جلوبەرگی دەرەوە ڕێک ئەخەیت و هەڵبژاردننی بۆ ئەەکەیت جێیەکان ئەتەکێتی تایبەتی ڕنگ و پۆشینی جلوبەرگەکانیان هەیە ئەمە تایبەت بەوە لەگەڵ ئەوەشە تایبەت بەکاری دەستی من وەکو خۆم دایمە حەزم کردو هاوکاری خانمان بم دایمە حەزم کردو ئەو خانمانی کە پێیان خۆشە فێر ببن بێنە دەرەوە ئێمە دەستیان بگرین چکە ڕۆژێکیشە بۆ خۆم لەوەی پێویستم بە کەسانێک بۆ بێ هاوکارم بێت و دەستم بگرێت بۆیە دەوراتم هەبووە بەبێ بەرامبەر و دەوراتیشمان هەبووە هەر لە بەرامبەرا بووە بەڵام لە هەردوو حاڵەتەکەی خانمانێکی زۆر باش پەیوەندیان پێوە کردوم هاتوونەتە خولەکانی من و هەندێکیشیان ئێستا لە ڕێچکەی منە پیجیان هەیە و کار ئەکەن بۆ خانمان و پرسوڕابە یەکتریەکەین و دەستخۆشی لە یەکتریەکەین لە کارەکانە و یعنی سوپاس بۆخوای گەورە کۆمەڵی خانمی زۆر زۆر باش لەسەر دەستی من فێری ئیشەکە بوون و ئێستاش خاوەن کاری خۆیانن خاوەن پیشەی خۆیانن کە زیاتر ئەم نیشانەی ئێمە زیاتر ئێستا لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەڕوات یعنی لە ڕووی پیج و سناپچات و ئینستاگرام و لە ڕێگەی ئۆنلاینەوە فرۆشی هەیە هەر لەو ڕێگایشەوە ئێمە کلامی دەورەکانمان کردووە و خەڵکمان کۆ کردوێتەوە ئەوانش کە هاتوون سپاس بەخوای گەورە ئێستا هەر لە ڕێگەی ئۆنلاینەوە کاری خۆیانەکەن و چوونەتە سەر ئەو پیشەیی کە خۆی حەزی لێ بووە و کە خۆی هەدەفی هەبوو بیکات ئەو دەورانە زۆر زۆر گرنگە بۆ خانمان بەڕاستی ئێستا لە ئێستا ئەمە دەورەی درومانیشمان هەیە دەورەی درومانە دەورەی خولیکاری دەستی ئەو سیمیناراتانەیە خانمانی ئێمە بەڕاستی پێویستیان بەڕێ نیشاندەرە پێویستیان بە هاوکاریە پێویستیان بە دەستێکە دەستیان بگرێت بیان هێنێتە دەرەوە ڕێنماییان ئەبێ ئێمە لە ناو هەندێشت هەیە بەداخەوە هەر لە ناو خانمانیشا هەیە کە ڕقاکینەیە بەغالەتە ئەمانەیە بەڵام من وەکو خودی خۆم ئەو ڕێچکەیەم شکاندووە من نامێ ئەوە لە خۆما هەبێ حەز ناکەم لە دەور و بەرەکەشما هەبێ ئەوەی دەستی منی گرتبێت من هەنگایەک لەگەڵ خۆما بردوومە هەم بە گفتوگۆ بێت ئەگەر تۆ نەتوانی لەلایەنی مادیش هاوکاری دەور و بەرەکەت ببا لایەنی معنەوی بتوانی گفتوگۆ بکەیت هەر یەکێک لە ئێمە لە هەر تەمەنێک ئابین پێویستمان بە گفتوگۆی بەرامبەرە با من مامۆستایەک بم پێویستم بەوەی مامۆستایەک لە خۆم گەورەتر هاوڕێک لە خۆم کەمتر بچووکتر ئێمە هەموو یەک ئاستین بەڵام لە ڕووی وەرگرتنی زانیاری و لە ڕووی ژیانی ڕۆژانە و زمانە وای لێ کردوین کە شتەکان فێرە بین وەرەگرین کەواتە قەیچێکە ئەگەر کەسێکدا بنشێ نەسیحەتێکی من بکە من نەسیحەتی دوو کەسی تری پێ بکەم یعنی ئەمە ئیتر بە گفتوگۆکردن بێ بە سیمینارات بێ بەکردنەوەی خول بێ لە هەموو لایەنەکانەوە پێویستە بۆ ئێمە ئەگەر شتێکت پێیە بیگەێنە ڕاستە من شتێکی ئەوتۆم نەمامە خات و وارین ئەگەر حەز بکەی شتێک لە من زۆر زۆر سپاسدانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم سپاس بۆ ئەم دەرفەتێک کە بە منتان بەخشی هیوادارم سوودێکی هەبوو بێت و کارەکانتان بەدڵ بوو بێت ئەوش کە لەسەر منە هەموو کاتێک ئەوەی کە لە تواناما بێت هاوکاری خانمان ئەەکەم لە ڕێگەی خولەکانمەوە بێ لە ڕێگەی سیمینارەوە بێت لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی پۆشینی جلوبەرگەوە زۆر کات هەبووە شەرت نییە خانمێک بێوە جلوبەرگەکەی لە لای من بکات بە وەرگرتنی تێبینی پەیوەندی پێوە کردم خانم گیان ئەمە جسم و باڵای منە ئەمە شێوەی منە ئاچی ئەگونجێ لەگەڵ منە بەڵام کەسەکەشم نەناسیوە و سەردانی بۆ تێکیشی نەکردووە تەنها ڕۆحی هاوکاری بووە منۆکو ئیشەکەی خۆم هەموو کاتێک لە خزمەتی خانمانە بووم و سپاسی و کەسانە شەکەم کە کارەکەی منیان هەڵسەنگاند و بەدڵیانە و بۆ ئەو کەناڵە بەڕێزانش کە ئێمە بەسەرەکەنەوە دەستان خۆش بێ دووبارە سەرکەوتوو بن دووبارە تۆش سەرکەوتوو بیهوای بەردەوامی بۆ خوازم ئینشەڵڵا زۆر سپاس بۆ خات و بارین سالار کە ئەمڕۆ لای ئێمە میوان بوو بەسمان لە دیزاینی جلوبەرگ و ئەکسسوارات کرد زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرهەمەکانی دۆلفینسی و ئێوارەی سلێمانیتان پێشکەشکرا هەر شاد بن.
سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.